معنیتیدا نییە گرفتی زۆرە خەڵک فەقیرە خەڵک ئەوڕۆ بێمەحاشێ و کەم دەرامەتە و کەسابەت کەمە و ئەنجام بنزینیش حکومت بۆ خۆی خەیرانەکەی دروست دەکات ئەگەر بە خۆی دروستی نەکا خۆ بە میلەت دروست نابێ میلەت پاڵێراوی نییە و نە کۆمپانیای هەیە و نە بیرەنەوتی هەیە و ئەوانەگە بخۆیان حەزیان لێبێ وەڵی بەشە و ڕۆژێکی حەلی دەکەن وەڵای گومانی تێدا نییە ئەگەر بنزینخانەکان لێرەکانە زۆرن ئێستا بڵێن لە ڕانیە ئەو بنزینخانە 750 بدرێ لێرەکانە 2 دانە بدرێ لە ڕانیە 2 دانە بدرێ لە چاقۆڕنێ 2 دانە بدرێ مەحنا ئەو هەزمە دروست نابێ ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی و تخازیەکانی ڕاپەڕین لەمڕۆ یەکشەمەوە دەستمان بە دابەشکردن کردووە لە 3 مەحەتە لە 3 قەزە لە حاجیاوە میرەبەگ لە ڕانیە ئۆیڵدوو لە قەڵاتجێ باشوور بنزینخانەی باشوور و هەر بنزینخانەیەک 36,000 لیتری بواتەوە پرۆسەکە بەردەوام دەبێت و کوالیتی بنزینەکە زۆر باشە ئۆکتانی 93 هیچ کێشەیەکی نییە و بەردەوام دەبێت لە دابەشکردن لە داهاتوویەکی نزیکدا هەوڵماندا و هەوڵ دەدەین کە زیاتریش ببێت لە چەند شوێنێکی تریش دابەشی بکەین بەنیازین لەمڕۆ لە ناحیەی چواقۆنەش دابەشکردن دەست پێ بکات.